کاتەوە هەموو کاتێکتان باش ئازیزان دۆستانی فیلمسازان. خۆشحاڵم وا جارێکیکە من خۆم پێتان شادەبمەوە و لە پێگەکەی خۆتانە. پێشم شتێک ڕۆژی سینەمای کوردی لە هەر هەمووتان پیرۆز بێت، لە هەر هەموو فیلمسازان و لە هەر هەموو بینەران و لە هەر هەموو ئەو کەسانی کە خزمەت بە سینەمای کوردی ئەکەن لە هەر جدەڤەر و قۆڵێک و چەمکێکەوە، کە ئەو ڕۆژە پیرۆزە ئەکاتە سبەی 9 مانگی 9 کە ڕۆژی نەمریبوونی هونەرمەندی گەورە، ڕۆماننووسی گەورە، چیرۆکنووسی گەورە، ئەتوانم بڵێم فەیلسوفی گەورە و داکۆچیکاری مافی میلەت و ئەو کەسەی کە زۆرینەی تەمەنی لە ئەو بوارە کورتەی تەمەنی خۆیان لە زیندانا بەسەر برد. ئەلبەتە لەبەر هەڵوێستی شۆڕژگێڕانە و لەبەر ئەو هەڵوێستەی کە پشتی میلەت بوو، ئەو هونەرمەندە گەورە، ئەو هونەرمەندە هونەرمەند یڵماز گۆنایە. من نەمەری ئەو جێ شانازیمە، بۆیە خۆشحاڵم کە هاوڕێی ئازیزم هاوار مستەفاخان ئەو ڕۆژەی دەستنیشان کردووە ببێ بە ڕۆژی سینەمای کوردی. ئەلبەتە گەلێ جار ئێمە هونەرمەندی یڵماز گۆنای زیاتر بۆ دۆزی پرۆلیتاریا کاری کردو، هونەرمەندێکی کۆمەنیست بۆ هیچ پەیوەست نەبووە بە هیچ پەیوەست نەبووە بە کورد و بە دۆزی کوردیەوە. نابینم کە ئەو تۆمەتە دەنە پاڵی، چونکە ئەو هونەرمەندە ئەوەنە گەورەیە بە وشەی هونەرمەند پڕ بە پێستی، پڕ بەبوونی ئەو هونەرمەندە بەزنەیە، چونکە بە هەموو کەسێک ناوترێ هونەرمەند. ئەو کەسێک کە توانایەکی باڵای لە بواری هونەریە هەیە و داهێنان ئەکات، ئەگەر بێت و لە بەرەی میلەتا نەبێت و ئەگەر بێت و پشگیری میلەتی چینی بەشخورا و پرۆلیتاریا نەبێت و ئەگەر بێت و هەڵوێستی نەبێت بەرامبەر بە سیستەمەکان، بەرامبەر بە دەسەڵاتەکان کە مافی میلەتە خوات، بێگومان ئەوە لە جیهانە ئەو کەسانە بە هونەرمەند حساب ناکرێت. بۆیە من لێرەوە ئەمەوێ بە هەموو دنیا بڵێم هونەرمەندی گەورە یڵماز گۆنای لە ناو میلەتەوە هەڵقوڵاوە، لە ناو میلەتی ڕەشوڕووتە، لەگەڵ داوای ڕەوای میلەتی کووردە ئەم زاتە پێگەیوە و بۆ بە هونەرمەند. بۆیە لەسەر هەر هەمومان من بە ئەرچی ئەزانم ڕۆژی نەمریبوونی، ناڵێم ڕۆژی لەدایک بوونی و کۆچی دوایی ئەو نەمریبوونە و شانازیەکی گەورەیە بۆ ئێمەی کورد، بۆ سینەمای کوردی. ئەمە مای خۆشحاڵیەکی زۆر زۆر گەورەیە. ئازیزان، لەلایەکی کەوە داوای لێبوردنێکی گەورە لە هەر هەمووتانەکەم کە لە ئەم ماوەیە من لە گەشتا بووم. لەگەڵ گەشتەکەمە نمتوانی سێوانەی فیلمسازان پێشکەشتان بکەم، لەبەرەوەی دەرفەتم بۆ نائەخوڵقا، بۆم ڕێک نائەکەوت لەو جیهانەی کە دابنیشم و وانەکان پێشکەشکەم. دوانی من لە خشتەیە دامنەنا بوانەیەکشیان لە بەرگەشتەکەم هەڕێک نەکەوت. اینجا ئەم شەویش جارێکی کە داوای لە بردنتان لێکم، بەڵام من ئەوەتا لە خزمەتتانم. ئەم شەو هاوڕێ ئازیزم کاک ئەمیرتەها کارێکی کتوپڕی بۆ دروست بوو، بۆیە ئەم شەو نەیتوانی وانەکەی پێشکەشکات و ئاگاداری کردمەوە هەر ئەمڕۆ پێشتر بە چەند سەعاتێ پێشتر ئاگاداری کردمەوە کە ناتوانێت. منیش بۆیە داوای لە بردنتان لێ یەکەم کە ئەم شەویش وانەکەی ئەومان نییە و بمان بەخشن و بە گەورەی خۆتان بمان بەخشن. بەڵام بۆ وانەی ئایندە لە خزمەتتانم و وەسبەی ڕۆژی سینەمای کوردیە 9 مانگی 9 هاوڕێ ئازیزم هاوار مستەفاخان لە هۆڵی خاک لە سلێمانی ئەو لەگەڵ هاوڕێیانی تری ئازیزی ئەو ڕۆژە پیرۆز ڕاگرن و
بە ڕێوەیە بن بەو هیوایم ئەو کەسی دەرفەتی بۆ هەڵەکەوێ و لەوێ ئامادە بێت خۆشحاڵم من هەمومان پێکەوە پاڵپشتی کاکهاوار بین و بۆ ئەوەی نەمریبوونی ئەو هونەرمەندە گەورە بکەین بە ڕۆژی سینەمای کوردی. بۆیە جاریش کە داوای لێبوردنتان لێەکەم بەو هیوایم هەموو لایەک بەختەوەر بێت تاوانەی ئایندە لە ڕۆژی یەکشەمەی ئایندە شەوێکی شاد بۆ هەر هەموو لایەک